لەم ئێگزامپڵەدا باسی هێزی پێزانین و تێبینی ئەکەین واتە سیفەتەکانی مرۆڤ لەڕێی FLSەوە. بەڵام سەرەتا سکانەرێکمان ناساندووە بۆ ئەوەی بای دیفۆڵت خۆت ئەنجامەکە دیاری بکەی واتە ئەنجامەکە بەدەستی یۆزەر بێ. چۆنی کردومانە بۆ FLS کردومان. فێکمان هێناوە ئەگەر بچووکتر بوو لە 50 ئەو پێمان بڵێ کویتە. ئەگەر ئەفەکەمان گەورەتر بوو لە 51 و بچووکتر بوو لە 70 ئەو پێمان بڵێ ئینترەیسفە. ئەگەر ئەفەکەمان گەورەتر بوو لە 71 بچووکتر بوو لە 90 ئەو پێمان بڵێ ئەنۆینگە. ئەگەر ئەفەکەمان گەورەتر بوو لە 91 و بچووکتر بوو لە 110 ئەو پێمان بڵێ ڤێری ئەنۆینگە. و ئەگەر ئەفەکەمان گەورەتر بوو لە 110 ئەو پێمان بڵێ کۆمفۆرتەبڵە. ئەگەر سەیری ئاوتپوتەکەی بکەین لێرە ئەنجامەکە خۆت دیاری ئەکەی. بۆ نمونە 77 پێمان ئەڵێت ئەنۆینگە.